ئەمن بەبیرم دێمە مندار بووین خواخوامان بوو لە هێوارێن لێ مارێ میوانێکمان بێ اختیارێک بێ بچین جێری ڕاگرن قسەی خۆش و بەسەرهاتی خۆش بژێرتەوە ئێستا لەوانەیە گەنجێک پێی خۆش نەبی کەسە دەرکەی داپسی دەرکەی لێ بکاتەوە لە بەرەوە دەرێەوە دێ کاتم لێ دەگری دەبێ من ئاوی لۆ بەم چای لۆ بەم ئەگەر بێتە مەجلیسەکەی یان بێ ئەگەر ناوە لە غورفەچی خەریکی ئەنتەرنێتی ئەو دەست دەکاتەوە سەنگاتەوە چی ئەوی وایە سەرخۆش بی و ئاگای لە خۆی نەبی بەبێ عەرەقی بخواتەوە بەڵامی تر ئەوڕۆ نارێم ئەو حیلیاتیان ئەما بۆنا لەوانە ئێستا ئەگەر ئەتوو باوکت مابی بڕۆ لێ پرسە با بە زمانی منداری و گەنجی گۆ چۆن دەبێت خواخوامان بوو اختیارێک بێتن لەبەرەوەی خشتی خۆشی لەکەم بوو بەڵام ئەوڕۆ عەکس بوو چی کەس ئاگای لە کەس نییە ڕۆمەندەگا بین لەم بەردێکم بابە بسم الله دەمانەوێ عارەبانەی دروستین لە حالەتی غاز گۆڕین و غاز گواستنەوەی بتلە غازی ماڵان سوودی لێ ببینین لەو عارەبانە ئینشاڵڵا یان خانمان بە تایبەتی بە زۆری ئێستا لەو سەردەمەی پشتیان دێشی اختیار بووینە ناتوان بتلە غازی هەر بگرن دەتوان بۆ عارەبانەی غازەکەی بگوازنەوە کردمانە تای ئەو عارەبانەی لە بۆ غاز گواستنەوەی بەکاردێ تای حاویەی زبری ماڵانە ئەمە توانیتمان سوودی لێ ببینین و لە بۆ گواستنەوەی بتلە غازی کاتێک کە لە جێگایەک لۆ جێگایشتر بتلە غازەکەی پێبوو گوازیەوە و کەمترین ماندیبوونی تێدا بەکاربیین و کەمترین وزەی خۆت سەر بکەیت لەو کاتی گواستنەوەی بتلە غازەی ساڵی 1972 لەدایک بوویمە لەو سەردەمی خەڵکی گوندی بەعامەوە بە خەریکی فەلاحەتی و حەیوانداری بووینە مەشەل لە لەو بابەتەیە و هەل بەو ئیشەوە خەریک بووینە تاکو ساڵی 1970 بە کارەساتی ئەلغامی هەردوو قاچەکانم لەدەست داوە باب و باپیرم هەر دەستی وەستایان هەبوو لە کاتی خۆی لە سەردەمی خۆیاندا کەرستەمان هەبوو لە ماڵێ منیش دەستم بەو ئیشانەی ئەو سەردەمی کرد وردە وردە دەی هەر بەردەوام بوویمە لەگەر وردە ئیشی ماڵێ دواتر لە ساڵی 2006ەوە بەڕسمی دوکانم دانایە و دەستم بەو ئیشەی کردیە ئیتر هەتا ئێستاوە بەردەوام وەڵحەمدا خێزاندارم خێزانم پێکی نایە ئەوەشە ئەو هایە ژیانی ڕۆژانە ئینسانی تاری و سووری زۆری تێدایە هەوراز و نیشتێوی تێدایە خۆشی و ناخۆشی تێدایە لە سعات ڕۆژ هەیە جار هەیە سعات هەفتی بەیان دەکەمەوە جار هەیە هەفتنی و هەشت لە هەشت بەدووە عادەتەن بە زۆری هەتا هەشت بەدەست بەکردنەوەی دوکان دەکەم ئەو جایتر بە گوێرەی ئیشەکەی ڕۆژ هەیە سعات 11:30 11 بە عادەتەن 11:30 دەسەرەگرم
هەتا دوای عسر دەست دوکانەکەی دەکەمەوە دووبارە و هەتا ئیتر کاتەکان دەزانی چ وەخت دانی کورت و درێژ و ڕۆژێ حکم لەسەر ئیشەکەی دەکا و دەزانین برین زووتر دەکرێت دەکەمەوە دوکانەکەیان تاخیرتر دوکانەکەی پێوە دەدەمەوە بیسومان ڕووی لە خۆت کە دەستەکەی دابەزێنە و بێخەوە سەر بزانە چۆن دای بێهێنە خوارێ بێخسەر و پێی بێخسەر بزان چۆن بەس سەرە بە حەسم سەری لەوانەیە دۆ بەزە بتە چی شۆڕبی لەم لەوانەیە بڕەک شۆڕبی وەکو کەم ئەندامیش کە برەی لە ئیشەکەمدا بربەست دروست نەبی جار هەیە بەعزە ئیشەک بربەستی لۆ دروست دەبی بەس کەمتر بەڵام ئەم لەگەر ئیشەکەی خۆم ڕاهاتیمە و ئیشەکەشم خۆش دەوێت کە ئیشەکەم خۆش دەوێت مادیبوونەکان کەمتر ڕێگرن و ڕێم لێ دەگرن ئیشەکان برێم هەر ناتوانم بکەم چونکە بەعزە ئیشەکەی کابرا هەر حەزی لێ نییە هیچ ئەوە چیش نییە بەڵا دەرێ نایکەم پێم ناکرێت چونکە حەزی لە ئیشەکەی نییە بەڵام من حەزم لە ئیشەکەی خۆمە و پێم شتێکی ئاساییە لەگەری ماندی نابم من پاشی ئەوەی کە باسم کرد تووشی ئەو کارە ساتێ بووم و ئەلغام لە متەکرد و قاسەکانم دەستدا ئیتر لە مارێ هەر دەستکاری وردە ئیشم دەکرد و ئەوەل عاسر لە ئیشەکەی دانەبرام یان دەبینی بەعزە دۆست و برادەرە گوەستا بوون دەچوومە دیاریان تەماشا ئیشەکانیانم دەکرد حەزم لە ئیشەکەی بوو لیان هوور دەبوومەوە بزانم ئەوانە چۆن ئیش دەکەن ئیتر لە 2006 بەدواوە کە مارم هاتە سێبەردان و لێرە جێگیر بووم کەرستەم وردە کڕی و دەیدێ هەتاوە لە هات دوکانم دانا و بەڕسمی لە 2006ەوە دەستم بە ئیشێکرێتە ئێستاکە لەگەری بەردەوام ئیتر الحەمدوللا کەم و زۆر لە ئیشەکەی دانەبڕایمە ڕاست وەرە ڕاست وە چی دی دەی ئەوها ڕاست وەرە ڕاچش باتوت بريدك شوف دست خوش في حاجدك انا بالك منو بلي قندوري بك او كاك سيد قندوره فروشي قرشي هم روجانا دي قندوري لي ذكري اگر قندوره كي باش نبي بس داد دكني يعني وقت السياره كده كان بس داد باشا بس نرم سي لا تليق كاك سيد كاك حازي اتو اورو ورد لي وقت مسميني شي ولي هو الشكاو هاي ها ولا لا اتو ئەو هەنارانم زۆر خۆش دەوێت حەز ناکەم تێنیان بێ السلام عليكم السلام عليكم. هلا محمد شلون باش؟ قيامتين ان شاء الله اشتاق
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. Não, graças a Deus, pela ajuda que عليكم السلام ورحمة الله وبركاته. أحوال شو أنا باش حازم ما صباش أحوال ساتش. الله يوزع لروي إنسان لجيان دا نا أميد بون يعني وش خلشي أورو نايلنا يا رجبين بون والله هي بيماني يعني أوي لبيرم ببيرم دا بلوتي توش أو كارساتي بيما هيج روجك نا أميد نبوي ما لجيان دا كولم ندا يعني يتر حولم دا كإنسان زور زار يعني كسي ساغيش كسي أندام تواويش زار هي إيش ديتا بيش إيشكل لكن محال دبي إيشكل لا حاسد دبي رجبين دا يعني بأميد دبي بلام بيمانيا من يعني ببيرم نا يعني نازانم بريم هر نبوان دواني بوبي بلام هیچ کاتێک بەبیرم نایە لە ژیاندا ناومێد بوو بم و ئومێدم بە ژیان نەمابی و تەواو دەستم لە خۆم بەرداوی کەسانەکە نا لە هەموو ئەندامیاندا ساغن بەڵام لە عینی کاتدا لەوانەیە لە ڕووی عەقلەوە کەم ئەندامن چونکە عەقلیان بە شتە چاکەکان ناشێ حەز ناکەن خوای گەورە نیعمەتی زۆر لێگە کردینە هەموو ئیشەکان لە خۆیان دەبینن دەرن ئەوەمان کرد ئەوەمان کرد نارن پشت بەخوای یان ئەمن ئەوەم هەیە نارێ خوای گەورە بەم نیدایە وجە بەڕاستی ئینسان ئەگەر هەرچی هەیتی خوای گەورە پێیداوە هەرچی نیتی خوای گەورە لە بۆ مەسلحەتی ئەو ئینسانی لێی وەرگرتەوە پێی ئیمتیحان کردێ و پێی تاقی دەکاتەوە تا چەند پێی ڕازیە تا چەند خۆی بە عەبدی خوای گەورە دەزانی